مەحوی شاعیرێکی بەرز و عارفێکی گەورە. بنوری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چی بکەم؟ بە شەمعێکی وەها چاری شەوێکی وا نەکەم چی بکەم؟ لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەرداغی سەودایە، دەسا ئەم نەقدە دەردی عیشقی پێسەودانەکەم چی بکەم؟ لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زوڵفیار، لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زوڵفیار، وەکو شێخ ئیختیاری مەزهەبی تەرسانەکەم چی بکەم؟ لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما، دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆما نەکەم چی بکەم؟ دەمێکە شاری پڕشۆڕی مەحەببەت مات و خامۆشە، بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکەم چی بکەم؟ لە چاوانم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەریە، سیا ساڵم نەبارە نوێژی استیسقانەکەم چی بکەم؟ لەسەر تۆم دوشمنە دنیا قەزیەم مانیع الجەمعە، کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چی بکەم؟ بەجێ ماوم لە یاران، بەجێ ماوم لە یاران، نابەجێ ماوم ئەجەل زوو بە، بە مردن لەم قوسووری ژینە ئیستیعفانەکەم چی بکەم؟ ئەوا لەیلا بە ڕۆژی حەشرەدا وادەی لیقا مەحوی، هەتا قامی قیامەت ئاهوا وەیلانەکەم چی بکەم؟ مەحوی ئەو شاعیرە گەورەیە کاتێک دووتوێی دیوانەکەی دەکەیتەوە کە مندکێشت دەکاتە ناو دەریا قوڵەکەی شێعرەکانی. ئەم عاریف و شاعیرە ناودارە ناوی تەواوی مەلا محەممەدی کوڕی مەلا عوسمانی کوڕی مەلا عوسمانی گەورەی باڵخیە، واتە باوک و باپیری هەردووکیان ناویان عوسمان بووە. مەلا عوسمانی باپیری لە گوندی باڵخی شارباژێڕەوە دێتە شاری سلێمانی و لە گەڕەکی چوارباخ نیشتەجێ دەبێت و مزگەوتێکیش دروست دەکات. مەلا عوسمانی کوڕیشی هەر لەو مزگەوتەدا بەردەوام دەبێت. مەحوی دەوروبەری ساڵی 1836 لە سلێمانی چاوی بە جیهان هەڵهێناوە، لای باوکی دەست بە خوێندنی شەرعی دەکات و پاشان بۆ خوێندنی زیاتر ڕووی لە سنە و سابلاخ و دووبارە سلێمانی و پاشان بەغدا کردووە. دوجار لە سەردەستی زانای گەورەی کورد موفتی زەهاوی لە بەغدا بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. مەحوی طبعا خۆی ناوی مەلا محەممەد بووە، مەلا محەممەدی کوڕی مەلا عوسمانی باڵخی. دوایی کە ئینی بابرێن کەوتۆتە ئەوەی کەوا شێعر و ئەم شتانە دابنێت، ئەو وەختە شوعرای ئەو زەمانە هەچ کەسەوە بۆ خۆی ئەیتوانی لەقەبێ بۆ خۆی دابنێت، ئیتر ئەم لەقەبی برێن مەحوی بۆ خۆی هەڵبژارد. مەحویش بە ناوی ئەوەی کەوا یعنی تواننەوە لە پێناوی ناسینی خوا، یعنی توانەوە ئەگرێتەوانێ. مەحوی لە ئەسڵا خەڵکی باڵخن، مەلا عوسمانی باڵخی خەڵکی باڵخن، ئەوە معلومە شوێنەکەشیان کاچی بۆ باڵخ
قەتعەیەک نووسراوە لەسەر ڕێگەکە و مەکتەبێک کراوەتەوە بە ناوی مەحویەوە لێ و ئەمانە ئیتر مەلا عوسمان بەهۆی یعنی سلێمانی کە تۆزێ ئەبێتە مەڵبەندێکی کۆکردنەوەی هەم سیاسیین هەم بڵێن عولەما هەم با بڵێن بێتە مرکزێکی سلێمانی مرکزێکی ئەدەبی سەقافی تقریبەن علمیش لە زۆر شتا مەحویش ڕۆک هین مەلا عوسمانی باڵخی ڕۆکاتە سلێمانی کە ڕۆکەنە سلێمانی هەر وەختی خۆی مزگەوتێکی کردووە یعنی لە شوێنی خانەقای مەحویە ئیتر فترێک طبعا مەحوی لەگەڵێ هین ینی مەحوی لە سلێمانی لە دایکە بێ کە مەلا عوسمانێتە ئێرە ئیتر مەحوی مناڵێکی بچکۆ لێ وردە وردە گەورا بێ لە ناو خێزانەکەی خۆیانە تەعلیمی لەسەر دەستی باوکی فێرە بێ ینی خوێنن لەسەر دەستی باوکی وردە وردە فێرە بێت هەتاکو ئەگاتەوە حەدەیکەوە بڵێن پێگات و ئەتوانرێ هەندێ مدەرسینی کە و شتیکەی بۆ بێتە پێشەوانێ طبعا لە ئاخری تەدریسە لە فتراتی ئەخیریا فترەیەک ئەخرێتە بەردەستی مەولانە خالیت ینی لای مەولانە خالیت دەرسی ئەبێ مەحوی ینی ئەبێتە تەلەبەی ئەو ئیتر کە مەحوی پێ ئەگا زیاتر کە پاش ئەوەی باوکیشی ئەمری خواکات ئیتر خانەقاکەی یەتە دەست و ینی خانەقایەکی هین بووە وەسەد بووە ساڵی 1970 سەفەری فەریزەی حەج دەکات و لە گەڕانەوەدا سەردانی ئەستەنبوڵ دەکات و چاوی بە سوڵتان عەبدولحەمیدی دووەم دەکەوێت سوڵتان ڕێزێکی زۆری لێ دەگرێت و لە سەرفەرمانی ئەو لە سلێمانی خانەقای بۆ دروست دەکات ئەم خەبەرە ئەگەیەنە سوڵتان عەبدولحەمید ئەڵێن پیاوێکی وا هاتووە لە سلەیمانیەوەوانێ و ئەمە نەوعی شعرەکانێتی و ئەمە ئیجتیهادێتی و ئەمە علوم دەرسەکانێتی لە بەغاو لە حەج هاتووەتەوانێ ئەگەر حەزەکەیت مقابلەیەکی کە بیبینیت وەڵا خەبەرە نێرن بۆ مەحوی لەو ماڵەکە لی دانیشتۆ میوانە ئەڵێن سوڵتانەیە ببینێ دەرکە چێ بۆ لای چی ئەبێ قسەکردن و ئەم شتانە نازان بەس دیارە واجبێ بێ پێی بە قسەکردن و بە جوابانەوەی و بە منطق و بە عەقل و ئەم شتانە ئیتر ئەڵێ ئێوە چیتان هەیە مەسەلا مزگەوت وا لە سلێمانی ئەڵواڵا مزگەوتێکە هی باوکمە لە چوارباخە لە فڵانە شوێنە ئەڵێ هەر ئەوەمان هەیە ئەڵێ دەر باشە مزگەوتەکەتان بۆ بکەم بە خانەقا باشە ئەڵێ زۆر باشە چونکە خانەقا دائیمەن ئیتیجایکێ هەبوو لەگە مزگەوت خانەقا میوانناری ئەکات ئێواران نان ئەیات لە ڕەمەزانانە نان ئەیات زۆر جار لە فترەی زستانانیش ئەوەختە لە نیوەڕوانە نان ئێرا اینجا فەقێ و مجەمور و شتی دنیا هاتن لەوێ کۆبوونەوانەیە هەم بۆ دانیشتنی ئێواران و بۆ چاخواردنیەکەم بۆ گوێگرتن مەحوی لە تافی لاویەوە دەستی بە شێعر نووسین کردووە و سەرەتا نازناوی مەشوی واتە برژاوی بۆ خۆی هەڵبژاردووە بەڵام دواتر کە دەچێتە تەمەن و کامڵتر دەبێت نازناوەکەی دەگۆڕێت بۆ مەحوی مەحوی بێگومان ئینسان کە شاعر بوو لە ئۆڵە و شعری هەیە لە ئۆڵی ژیانەوە وردە وردە کەم ڕێەکەی ئینسان لە تەمەنی 50 ساڵی و 6 ساڵێ بێ بە شاعر إلا بەگەنجێتی و ئەنواعی حتا هەنێکە سەڵێ بێت مەرحەلەی عیشقەوانی تێپەڕاند بێت مەحوی ظاهری وا دیارە هەر لە ئەوڵەوە شاعر بوو و شعری باشیشی نووسی و شعری جوانیشی نووسیوە و نازناوەکەی مەشوی خۆی بەکارهێنا مەشویانی برژانەوانە بەڵام لە دوای ئەوەی قۆناغەکانی عیرفان تێپەڕێنێ قۆناغەکانی تەسەوف تێپەڕێنێ و قەناعەتی وایە ئەبێ یەکلا بێتەوە بۆ خوا و نەفس و دنیا واز لێ بێنێوەمانە وشەی مەشوی بەکە لابردووە قۆناغێکی تری بەکە هەیە کە قۆناغی مەحویە واتە دوو قۆناغە مەشوی برژاوە بەس مەحوی هەر فەنا بوو نەماوە بە بۆچوونی من بەشی زۆری ئەو شێعرانەی کە لە کاتی مەشوی بوونە نووسیوەتی مەحوی هەر نەیهێشتووە ڕەنگ بێ لێ رازی نەبووە مەحوی کردوێتەوە بۆی ئەگەر دیقەتی شێعرەکانی مەحوی بدەی بە ئەنازەیەکی باش لە یەک ئاستان من ناڵێم هین نەبووە بەڵام نالی بەو گەورەی خۆی شاعرەکانی تر بەو گەورەیانە هەیە من گۆران هەرێکی لەوانە سیرکەی
کە شعری زۆر بەرزیان هەیە بەڵام شعریشیان هەیە زۆر ئاستەکەی نسبەوەی لە هی ئەوان ناچێت. ئەمما ئەگەر دیقەتی مەحوی بدەیت لە ئەوڵ هەتا ئاخر بە ئەنازەیەکی باش لە یەک ئاسانین بەس بە ئەنازەیەکی باش شاربەشانی یەک ڕۆیشتون. من بە بۆچوونی من ئەو قۆناغەی و مەشوی تێپەڕاندووە کە تێشی پەڕاندووە هەموو شتەکانی سڕیوەتۆ مەگەر شتێک بۆ زمانی مەحوێتی بشی. ساڵی 1922 بۆ یەکەم جار دیوانی مەحوی چاپ دەکرێت کە بەشێک لە شێعرەکانی مەحوی لەخۆ دەگرێت. پاشان لە ساڵانی 60ەکانەوە شێخ محەممەدی کوڕەزای مەحوی و گۆران کاکەی فەلاح دەست دەکەن بە داڕشنەوەی دیوانی مەحوی و ساڵی 1970 بەڕاوە و لێکدانەوەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و محەممەدی مەلاکەریم دیوانێکی دەوڵەمەند و نایاب چاپ دەکرێت کە تا ئێستاش چەندان جار چاپ کراوەتەوە. ناوەڕۆکی شعری مەحوی پڕە لە ڕەوانبێژی و لە ئاستێکی زۆر بەرزدا شعرەکانی نووسیوە کە بە توانایی خۆی تێدا خستووەتە ڕوو. طبعا ئەبێ ئەومان لەبەر چاو بێ کە ئەڵێن مەحوی یعنی زاتێکی خوێندەوار، زاتێکی وشیار بە هەر سێ زانستە سەرەکیەکەی بەلاغە، هەم بە زانستی مەعانی، هەم بە زانستی بەیان، هەم بە زانستی بەدیع. لەناو ئەموو ئەم سێ زانستەشە هەموو فەرع و فروعەکانی هەموو لقەکانی بە جوانی ئیتقان کردووە، یعنی زاتێکی خوێندەوار بۆ بە هەموو معنایەک. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە دیقەتی دیوانی مەحوی ئەدەین جۆرێک لە ڕنگدانەوەی هەلومەرجی سەردەمی خۆی زۆر بەڕوونی پێوە دیارە. سەردەمی تێکچوونی ئەمارەتی بانەکان، سەردەمی چوونی بۆ لای با بڵێن بۆ دەرەوەی وڵات، سەردەمی نەفیکردنی بۆ خواروی عێراق، سەردەمی قۆناغی دوای خانەقا، وەفاتی باوکی و بوونی بە مودەڕیز لە حوجرەکەی باوکیە. هەموو ئەوانەی کە ئەو زانستانەی کە کەوتوشێتەوە لە عیلمی عەقائید و لە مەنتیق و لە چوزانم لە زانستەکانی تر، ئەمانە هەموو زۆر بەڕوونی زاراوەکانی ڕەنگیان ناوەتەوە لە ناو قەسیدەکانیە. مەحوی لە ڕووی ماناوە بێگومان زۆر قوڵە. قوڵیەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوە کۆمەڵێک زانست هەیە لە کاتی مانادارکردنی قەسیدەکانیە پەنای بۆ بردووە. بۆ نمونە زانستی مەنتیق، لۆجیک، زانستی فەلسەفە، زانستی فەلەکناسی و زائیدەن ئەو تەسەووفەی کە مەحوی پێی ناسراوە هەر خۆی بۆ خۆی پانتایی تەسەووف کۆمەڵێک مانای زۆر زیاد لەو مانایانەی کە خەڵکی لە ژانی ڕۆژانەیە ئەیزانن و ئەیبیستن لەخۆگرێن. جا مەحوی لە کۆمەڵێک سەرچاوەی گرنگەوە لەو زانستانە هەڵی یەنجاوە بۆ ئەوەی مانایەکی زۆر و زەبەندە لە کۆمەڵێک وشە و دەستەواژە و ڕستەی کەمە دەرببڕێ. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلامەوە مەسئلەی ئەو وشە سازیە کە مەحوی کردوتعین لە بەدیعیاتە زۆر عەجائب بووە. مەسەلەن بۆ نمونە تۆ دیقەت بە مەحوی لە نێوان ئەسڵ و فەزڵ، ئەسڵ فەضڵ، ئەم دوو شێکی دروستەکە. ئەڵێ فەزیلەی ئەسڵ و فەسڵ ئینسانی پێ نابێ بە ساحب فەزڵ، ئینسانی پێ نابێ بە ساحب فەزڵ، کە تۆ کۆسەی بە تۆ چی مامە ڕیشی باب و باپیرت. ئەزانی ئینسان دایم تەماشای خۆی بکە، خۆی چییە وانە بە من چی باوکم چی بووە. شاعرێکی عەرەب ئەڵێ فەوەجه وجه عەزمیکە نەحو ئات ولا تلفت إلى الماضي نجيدا. ڕوومەکەرەوە بڵێ باوکم وا بوو، باپیرم وا بوو لە فڵان عەشیرەتم. نا، تۆ خۆت چیت لەبارایە. ئایا ئەو کورسیی کە هەتە، ئایا ئەو مەکانەتەی کە هەتە بە چنگ و پلی خۆت بەدەستت هێناوە، یا بە ناوبانگ و بنەماڵە و باو باپیران بەدەست هێناوە. مەحوی ئەوێ ئەم مەفهومە جوانە بگەێنێ، بەڵام بزانە چ شەکارێکی جوانی کردووە. فەزیلەی ئەسڵ و فەسڵ، ئەسڵ و فەسڵ، ئەوە جارەیە ئەسڵ و فەسڵ. دەڵێمە بیرمان نەچێ فەنێکمانەیە پێوتێ ڕەگەزدۆزی. ڕەگەزدۆزیەوەی دوو وشە لە ڕووکارایەکن، بەڵام لە معنایان جیاوازن. ئەمەیەک، ئەمە ڕەگەزدۆزیتەوە.
ڕگە زۆزێکمانەیە ناتەواوە لە حرفێکا فەرقانەیە تەماشای ئەسڵ و فەسڵکە لە یەک حرفە فەرقانەیە وانە یان فەسڵ و فەضلکە فەسڵ لەگەڵ فەضڵ ئەزانی بزانە چەندی فەرقە ئەمە خاڵیەکە عەفو ئەسڵ و فەضل و ئەسڵ و فەسڵ. مەلا عەزیزی مەلا خالیدی مەحوی ئەویش خوێندەوەریەکی باش بوو بۆ شیعرەکانی مەحوی هەتاکو بەعزێ شیعری بە گۆرانی ئەوت دەنگی زۆر خۆش بوو بە گۆرانی ئەیوت جایتر ئەمە بڵاو بۆ ئیتر دوایی چۆ لای ساڵح دیلان و ساڵح دیلان ڕۆژێ بینی میوتی شێعمەر بەهین بووین نانی با بڵێن لێک دایرە بووین تی شێعمەر ئەو کوردیەی مەحوی شعری پێنووسیوە هیچ شاعرێ بەو دەرەجەیە کوردی نازانێت لەو فترە ئاوا لە بەیتێکی ترە ئەڵێ کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا کە خۆ دەرخەی وەکو خۆر دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا کە ڕۆحم تێگەیی تۆ حەز بە دەرچوونی دەکەی دەرچوو دەبێ عاشق کە دی بێزارە یاری بێ بڕۆ بڕوا تەماشای وشەی بڕواکە چەند جوان هێناوێتەوە چەند جوان تەوزیف کردووە کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ باشە بە معشوقەڵێ زانیم متەسەوفێکی زۆر گەورە بووە ئەم طریقەی لە باو باپیرانی خۆیەوە بەماوەتەوە بەڵکو شەرما بڕەوە متەسەوفێکی گەورە بووە کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ متەسەوفی حەقیقی ئەوەیە کە دڵی ئەتوێتەوە بۆ ذاتی معشوقی ئیلاهی کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا ئەو ڕۆژە تۆ بڕوا بەم نەکەی هەتا دڵم نەتوێتەوە تۆ بڕوا بە من ناکەی کەواتە بڕوای یەکەمە معنای بیر و باوەڕ و بڕواکردن و سیقە و متمانەیە باش کە خۆ دەرخەی وەکو خۆر دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا دیقەتی ئەو تەشبیهە جوانەکە ئەڵێ دڵی من وەکو شەونمێک وایە بەسەر گەڵاوە ئەو شەونمە شەو پێوەیەتی بۆ چکە دنیا تاریکە خۆر بە دەرەوە نییە ئەڵێ تۆش وەکو خۆر وای کە دەر نەکەوتی بەیانی هەر کە دەرکەوتی ئەو شەونە بۆ خۆی ئەتوێتەوە دڵی من ژەکۆ وایە کە تۆ دەرکەوتی دڵی من ئەتوێتەوە وەکو چی وایە وەکو ئەو شەونمە وایە بەسەر گەڵاکەوە هەتا دنیا تاریک بێ هەتا دنیا شەو بێ بەسەر گەڵاکەوە قەترەیەک ئاوی زۆر جوان و زۆر فێنک بەڵام کە خۆر دەرکەوت ئەو بێ بە هەڵمە ئەڕوا ئەتوێتەوە ئەڵێ کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا بڕوان پێەکەی وەکو چی وایە ئەمەی تەشبیه کردو بە چێوە کە خۆ دەرخەی وەکو خۆر تۆ خۆری ئێمەش وەکو شەونی سەر گەڵاکەوام کە خۆ دەرخەی وەکو خۆر دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا لە خۆیەوە ئەڕوا بێ بە هەڵم سەری بڕوا و بڕوای یەکەم و دووەمکە بڕوای یەکەم بڕوای یعنی بەقەنەعەت پێکردن و متمانە پێکردن بڕوای دومی ڕۆشتن ئەزانی کە ڕۆح تێگەیی تۆ حەز بە دەرچوونی دەکەی دەرچوو ڕۆ ڕۆی بەجێ هێشتی دەبێ عاشق کە دی بێزارە یاری بێ بڕۆ بڕوا بێ ئەوەی ئیزنی بێ خۆی بڕوا جوانی ڕۆح لەمایە کە هەستی کرد تۆ بە کەڵکی ینی بە کەڵکی مەجلسی تۆ نەماوە کە هەڵکی کرد کە هەستی کرد هێشتا نەگەیشتۆتە ئاسی ئەوەی کە ببێ بە عاشقی ئیلاهی بەبێ ئەوەی ئیزنی بێ خۆی لە خۆی ئەڕوا سەبارەت بە مەحوی جوانی مەحوی لەوایە شعرەکانی بۆ هەموو جۆرەکانی خەڵکەشیە یعنی ئەکرێ ئینسان زۆر قوڵ نەبێتەوە لە کۆمەڵە شعری و قازانجێکی باشیشی لێ بکات واتە ئیسفادەیەکی لێ بکات و لێ تێبگات ئەژگونجێ کە وردەبییتۆ بە پێی اختصاسی تۆ بتانی کۆڵە چێژی لێ وەربگری بە نمونە کابرا حەزی لە بەلاغەت و ڕوانبێژیە وەختێک کە وردەبێتەوە لە شیعری مەحویا ئەبینی پڕپڕە لە بەلاغەت و فەساحەت نە زانایەکمان هەیە لە ڕووی با بڵین علمی شەرعی و شارەزایە وەختێک کە قوڵە بێتەوە سێرەکەی بە شێویژی ئیسفادەی لێ کەسێکی کە لە ئەفسانە و داستانە کوردی و دینیەکانە لە چیرۆی کوردیەکانە شارەزایە کە ئەویش دووبارە وردەبێتەوە بە هەمان شێوە بەشی خۆی لێ هەڵەکڕێنێ بە کورتی مەحوی ئەکرێ بڵین لەو مەجالانە مەوسوعەیەکە لە هەرکیەوە دەستی بووەبەی تۆ ئەتوانی بڵێ سوودێکی باشی لێ بینی خۆی ئەوە شعرەتی شعر ئەسەلمێنێ کە شعر ئەبێ معنایەکی زۆر هەڵگرێ بەڵام لە چوارچێوەی کۆمەڵێک ڕستە و وشە و دەستەواژەی کەمە بۆ ئەوەی مانای دووەم و سێیەم لە لای خوێنەر بخۆڵقێنێ
يعني شعر هەمیشە وا ئەکا کە مانای یەکەم نادا بەدەستەوە، بە ئاسانی مانا نادا بەدەستەوە. کۆمەڵش ئەوروژێنێ لە لای خوێنەر بۆ ئەوەی خوێنەر خۆی جارێکی تر بگەڕێ بە دوای مانایە، بە دوای مانای دووەم و سێیەمی ئەو پارچە قەسیدەیە یاخود ئەو بەیتە شیعری کەوا ئەی بیستێ و ئەی خوێنێتەوە. یەکێکی تر لەو بەیتانەی کە ئەمێ باسی بکەم، ئەزانی بەیتێکی هەیە مەحوی زۆر جوانە، ئەڵێ شکر تۆ لە فکرم ناچی ئەگەر چی من لە فکرت چوون، لە من غائب نەبی تۆ بەسمە با من بم لە تۆ غایب. ئەمە ڕووکاری بەیتەکە ئەوەیە کە ئەڵێ شکر تۆ لە فکری من ناچی، دایمە لە بیری نای لەخوا بەزیاد بە تۆ دایمە لە فکری منای، بەڵام من لە فکری تۆ چوم. ئەمە تەزەڕوعە، ئەمە لاڵانەوەیە، داوای یارمەتیکردنە، داوای شەفاعەتکردنە. ئەڵێ تۆ لە فکری من ناچی بەڵام من لە فکری تۆ چوم، قەی ناکە با تۆ لە فکری من نابی بەڵام من لە فکری تۆ نابی، قەی ناکە توێ نابێ بەسمە نابێت. بەڵام تەماشای بۆچوونێکی جوانترت پێ بڵێ، ئەڵێ شکر تۆ لە فکرم ناچی، شکر تۆ لە فکری من ناچی، چکە فکری من پوچە، فکری من پاک نییە، فکری من چەندەها دنیا نەویستی لەو فکری من ناچی تۆ. ئەی چی؟ ئەگەر چی من لە فکرت چوم، بەڵام من زۆر هەوڵم لە فکری تۆ بچم، چکە فکری تۆ زۆر پاک و تەمیزە. تۆ کە پێغەمبەری خوای درودی خوای لێبێ مێشکت غەیری بۆ خوا سوبحان هیچ شتێکیان نییە. دەبەخوا من لە فکری من ئەمێ لەو فکری تۆ بچم، بەینەما شکر تۆ لە فکری من ناچی. زۆر جوانە، زۆر معنایەکی بەرزە. زانی شکر تۆ لە فکرم ناچی ئەگەر چی من لە فکرت چوم. خۆ یعنی فکری تۆ ئەوەندە بەرزە، ئەوەندە جوانە، جێ ئینسانێکی بەدبەخت و جێ ئینسانێکی چارەڕەش و جێ ئینسانێکی ئەفعال خراپی وەکو منی چۆن تیا بێتەوە کاکە، چۆن من لە فکری تۆ چم. شکر تۆ لە فکرم ناچی ئەگەر چی من لە فکرت چوم، من ئەمەوێ لە فکری تۆ بچم، بەڵام بەخوا فکری تۆ زۆر بەرز و جوانە، زۆر باڵایە، زۆر پاک و بێگەردە. شوێنی ئینسانی وەکو پیسی وەکو منی چۆن تیا بێتەوە، چۆن من لە فکری تۆ ئاچم، چۆن من لە فکری تۆ چم کاکە. ئەزانی بۆیە ئەڵێ چی؟ ئەڵێ لە من غائب نەبی تۆ بەسمە با من بم لە تۆ غایب. چێکە با من تۆ غایب؟ مویمە تۆ لە من غایب نیت، مویمە من هەوڵێم بگەم بە تۆ، مویمە من هەوڵێم فکر و یعنی عەقڵیەتی خۆم پاک بکەمەوە، دیدی خۆم پاک بکەمەوە بۆیە بگەم بەو دیدە جوانە بۆ فکرە جوانی تۆ. مەحوی لە شێعرەکانیدا زۆر جوان و نایاب وشەکان پێکەوە دەبەستێتەوە و وشە ئارایی و وشەسازی لە دیوانەکەیدا پانتاییەکی بەرفراوانی داگیر کردووە. مەحوی قەسیدەیەکی جوانی هەیە باسی بەرزبوونەوەی ئینسانەکە. باشە لەمەشا وشە ئارەییەکی جوانەکە هەروەک نەسیحەتێکی ئینسانی زۆر جوانەکە. ئەڵێ لە ئولکەی عشقەدا بێچوونە سەردار بە ئاسانی مەزانە بوونە سەردار. هەیە گەر عشقی سەرداری لە سەرتا بکە مەشقێ لەوانەی چوونە سەردار. عەسایەک دەستگیری ئێمە نابێ پڕی ئەم دارە بێ گەر سەر بە سەردار. زۆر جوانە، چوونە سەردار بوونە سەردار. چوونە سەردار چوونە سەردارە، چون بەرزبوونەوەی وانە، چکە دار هەمیشە لە ئینسان بەرزترە، ئینسان هەوڵای سەرکەوێ بەسەریە. ئەمەی شوبهانەوە بەچی؟ بوونە سەردار. ئەوەیە کە تۆ پۆست و پلۆپایەک وەرگری سەر کورسیەکی بەرز. ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێ لە ئولکەی عیشقەدا لەم وڵاتی عیشقا بێچوونە سەردار بە ئاسانی مەزانە بوونە سەردار. ئەگەر تۆ ئەتەوێ بچیتە سەر ئەو دارە ئەو بە ئاسانی مەزانە بوون بە سەردار و چوونە سەر کورسی و مەنسەب وەرگرتن و چوزانم چوونە پێشە و بەرزبوونەوە باڵاکردن. هەیە گەر عیشقی سەرداری لە سەرتا، ئەگەر تۆ عیشقی سەرداری و بوونە خاوەن پلۆپایە لە سەرتا هەیە، لە مێشکتا هەیە، بکە مەشقێ لەوانەی چوونە سەردار. بڕۆ خۆ تۆزێ فێری ماستاوەمەرای تۆ کەوانەی چوونە سەردار. بڕۆ ئەخلاقی یانە فێر بە، سلوک و ڕەفتاری یانە فێر بە، وی تۆ بگەی بەوە. ئەگەر تۆ ئەوەت لەسەرە
ئەگەر تۆ ئەوەت لەسەر بگەی بەو پلەپایی ئەوانە دەبڕۆ ئەخلاقیان فێربە دەبڕۆ ئاکاریان فێربە بڕۆ ڕەوشت و ڕفتاریان فێربە ئەوان چی ئەکەن تۆش داساییان کردەوە بۆچی ئەڵێ بکە مەشقێ لەوانەی چوونە سەردار بۆی تۆش بگەیتە سەر ئەو دارە بگەیتە سەر ئەو سەرداریە ببی بە سەردار بۆ بڕۆ مەشقێک و تەدریبێ بکە لە ڕفتاری ئەوانەی کە لاساییکی ئەوانە ڕفتاری ئەوانە بکەرەوە کە بوونەتە سەردار بڕۆ ئەوە بکە عەسایەک دەستگیری ئێمە نابێ ئێمە چونکە عاشقیم دنیاینین چونکە وازمانە دنیا هێناوە چونکە دنیامان ناوێ عەسایەک دەستگیری ئێمە نابێ پڕی ئەم دارە بێ گەر سەر بە سەردار بە ئەم دنیای پڕ بێ لە دار تۆ سەیری کەم هەموو داری بە تۆ بێتری دار درەخت دار عەسادار باشە ئەمەیە سەردار سەریدار سەردار پلەپایە ئەم هەمووی تێکەڵ کردووە مەحوێنەوە چەند جوانە مشاعرایە ئەزانی ئەڵێ عەسایەک یەک پارچەدار دەستگیری من نابێ ئەزانی بۆ چونکە ئەگەر ئەم سەرزەمینە پڕ بێ لەو دارانە عەسایەک دەستگیری من نابێ بۆ چکە من وازم لەم دنیای هێناوە وەرگیز سلوکی ئەوانەش ناگرمە بەر کە حەز لە پلەپایە کە نا بە هیچ جۆرێک ئەوە ئیشی من نییەڵێ ئەوە ئیشی ئینسانی عاشقی حەقیقی نییە ئەوە ئیشی عاشقی مەجازیە مەحوی بوون تێمان ئەگەیەنێ ئەگەر مرۆڤ بەرهەمی جوانی بوو ئەو بەرهەمە جوانە ساڵ لە دوای ساڵ و ماوە لە دوای ماوە خۆی تازە ئەکاتەوە کەسێکی وەکو لە زمانی نالی و مەحوی و ئەمانە شاعری گەورە شاعری ناودار زۆر بوون ڕەنگ بێت لە مەرحەلەیەکیشیان ناویان زۆر بوو بێتوانە بەس لەبەرەوە بەرهەمەکانیان نەگەیشتووەتە ئاستی ئەو شاعیرانە وردە نەماون بەڵام بەرهەمی ئەمان لەبەرەوە ئیشێکی زۆر جوانیان کردو ئەبینی ئێستا ڕەنگ بێت لە زمانی خۆیان زیاتر گرنگی پێدرێ بۆی ئەگەر مرۆڤ بتوانێت ئیشی جوان و بەهێز بکە ئەگەر کەمیش بێت ئەو ئیشە بکات بۆی لە دوای خۆیشی بە زیندویی بیهێڵێتەوە حکمت و قوڵی کرۆکی شێعری مەحوی بە جۆرێکە مرۆڤ سەرسام دەکات و چەندان خوێندنەوە و لێکدانەوەی جودا لە خۆ دەگرێت تەنانەت بە زمانی فارسیش شێعری زۆر نایابی هەیە هەر ئەوەش ئەم شاعیرەی گەیاندووەتە پلەیەکی زۆر بەرزی ئەدەبیات هەر بۆ نمونە ئەو بەیتە زۆر بەناوبانگ و دیارەی مەحوی کە تەجسیدی زانستی لۆجیک ئەکا لە ناو شعرەکەیە کە ئەڵێ لەسەر تۆم دوشمنە دنیا قەزیەم مانع الجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چ بکەم قەزی مانع الجەمع لەویا کە بەکاری هێناوە ئەوە یەکێکە لەو قەزیانەی کە علمی منطق لێ ئەکۆڵێتەوە کۆمەڵە قەزیەمان هەیە کاتێک کە باز لە علمی منطق ئەەکەین یەکێک لەو قەزیانە بریتە لە قەزیەی مانعة الجەمع کە دووشت قەت بەیەکەوە کۆنابنەوە قەزیەی مانعة الخلومان هەیە قەزیەی واجبة الجەمعمان هەیە مثلا ماسی و ئاو واجبة الجەمع یعنی بە هەموو شێوەیەک ماسی لەگەڵ ئاوا بەدایمی ئەبێ بەیەکەوە بن ناکرێ هیچیان بەبێ ئەویتریان نابێ بەڵام قەزیەی مانعة الجەمع بە پێچەوانەی ئەوەیە دووشتن کە هیچ کاتێک بەیەکەوە نایان کرێ ئەبێ لە نێوان ئەو دووشتایەشێکیان هەڵبژێری جاو ئەڵێ باسی خوای گەورەکە ئەڵێ من ئەی خوای گەورەیە لەگەڵ تۆ دنیاە قەزیەکەم قەزیەیەکی مانع الجەمعە هیچ کاتێک تۆ دنیا بەیەکەوە کۆ نابنەوە یا من تەرکی تۆ ناکەم کە تەرکی تۆ نەکەم یعنی بڕاوەتەوە لە لای ئەو کە تەرکی خوای گەورە ناکە ئەی تەرکی دنیا نەکەم چی بکەم جا ئەوە بەکارهێنانی علمی منطقە بۆ قوڵکردنەوەی مانە بۆ جوانکردنی ئەو وێنەی کە مەحوی ئێوێ دەری ببڕێ هەمیشە لە شیعرەکانیە بەشی زۆری شیعرەکانیە هێمای ناڕوون هەیە هێمای دوور هەیە کەواوەکو مەحوی ئیشارەتی بۆ ئەکات ڕەنگ بێ ئالم هێما کەمترین خەڵک بۆ کۆڵی ئاگاداری بن من زۆر چێژ لەو هێمانەوەرەگرم یعنی بینیومە مانایەکی ڕووکەشی هەیە کەواوەکو بەشی هەرە زۆرمان لێی تێگەین و عەرزیشم کردی هەر لەویا پڕە لە فەساحەت و بەلاغەتوانە بەڵام وەختێک کە زۆر قوڵە بیتەوە وشەکان لێکە دەیتەوە ئەبینی بفعلن مەحوی بەڕاستی کۆمەڵێ مانای زۆر قوڵی هەیە یا ئاماژەکە بۆ هەندێ چیرۆک یا داستان یان دەقی دینی
بەڵام ئاماژەکەی ئەوەنە پەنهانیە تەنها ئەو کەسانە لێ تێگەن کە زۆر لەگەڵ دیواری مەحویە ژیاون. مەسلەی جوانی ناسی یاخود جوانی لە شعرە هەمیشە جوانی شعر بە وێنەی شعری دەرەکەوێت هەتا وێنەی شعریەکە سڕ و پڕتر بێ ڕەگەزەکانی کە ئەو وێنەی لێ پێک دێت دوورتر بن لە یەکتری و کۆیان کاتەوە وێنەکە جوانترە. طبعاً بە هۆی هونەرەکانی ڕەوانبێژی ئەتوانێ وێنە دروست بکە شاعیر. مەحوی لەوەیە زۆر بە جوانی توانیوێتی هونەرەکانی ڕەوانبێژی بەکار بهێنێ بۆ دروستکردنی وێنەی هونەری جوان بۆ ئەوەی شعرێکی جوانمان پێشکەش بکە بۆ ئەوەی ئەم شعرە چێژێکی زیاتر ببەخشێ بە خوێنەر و بە گوێگرەکانی. بۆ نمونە مەسەلەن تەکنیکی تەجسید و تەشخیص بە تەنکردن و بە کەسکردن، یعنی ئەو شتانەی کە شتی معنەوین وەکو خەم، پەژارە، ئازادی، خۆشەویستی، ئەو شتانە ناتوانرێ جسمێک و هەیئەتێکی هەبێ لە خۆیان، بەڵام شاعریەت هەیئەتی پێ ئەبەخشێ. یعنی لە جیاتی ئەوەی بە زمانێکی ئاسایی بڵێ خەمێکی زۆر زۆر گەورەم هەیە، هەڵە خەمەکانی من بەقەت چیای پیرەمەگرونە بۆ نمونە، بەقەت گۆیژە خەمم ناوەتە کۆڵم، بەقەدەر ئاسمان بە پانایی ئاسمان خۆشم ئەوی. یعنی شتە معنەویەکان ئەکا بە شتێکی تەن و تەندار و هەیئەتێکی پێبەخشێ، یاخود ئەوەتە شتە بێگیانەکان ئەکا بە کەس وەکو مرۆڤ هەڵسوکەوت لەگەڵ شتی بێگیانە ئەکا. مەسەلەن درەخت ئەهێنێتە قسە، بەرد ئەجوڵێنێ لە شوێنی خۆی، دەست ئەبەخشێ بە شاخ و داخ و بە ئەو شتە بێگیانیانە. ئەمە ئەو تەکنیکانە وا ئەکەن کە وێنەی هونەری لە زەینی خوێنەرە بە جوانی بنەخشێ. وێنەی هونەری بریتە لە چی؟ یعنی هەر وێنەیە، بەس لە زیاتی ئەوەی وێنە کێشان بێ بە ڕەنگ و بە خەت و بە قەڵەم، وێنە کێشانە بە وشە. بۆیە ئێمە کاتێک کە ئەو وشەیە گوێ لێ ئەگرین یاخود ئەی خوێنینەوە لە زەینی خۆمان ناوێنەیەک ئەکێشین، یعنی واتە ئەو وشە و دەستەواژە و ڕستانە وێنەمان بۆ ئەکێشن. ئەنجا مەحوی لەوەیە وەکو هەموو شاعیرانی تری کۆنیش توانیوێتی هونەرەکانی ڕەوانبێژی و بەلاغەت بەکار بهێنێ بۆ کێشانی ئەو وێنە هونەریە بۆ دروستکردنی ئەو جوانی و ئەو ناسکەی کە ئێمە ئەمانەیە بە وشە بیگەێنین. مەسەلەن هەر بۆ نمونە ئەڵێ لە چاوە نم نەما بۆ گریە، نۆرەی سەجدە بەردەریە، سیا ساڵم نەبارە، نوێژی ئیستیسقانەکەم چی بکەم؟ ئەڵێ لە چاوما نم فرمێسک نەما، ئەو نەگریام لە ترس و خۆفی خوای گەورە، لە چاومە هیچ فرمێسکێک نەما، ئەیتر کە فرمێسکم پێنەما لە ترسی خوا بگریم چی بکەم؟ نۆرەی سوزدە بردنە، سوزدە بەردەر، یعنی بەردەر و بەرقاپی خوای گەورە. دواییەت ئەمە ئەشوبهێنێ بە چی؟ تەشبیهی ئەکا ئەی چوێنێ بە نوێژە بارانە، ئەڵێ لە کاتێکە کە ساڵ وشکە ساڵیە باران نییە، خەڵک چیەکە؟ ئەچێ نوێژە بارانەکە. ئەڵێ چاوی منیش وشکە ساڵی لێ هاتووە، هیچ جۆرە فرمێسکێک و نمەیەکی تیان تەڕیتیان نەماوە، بۆیە سەجدە ئەبەم. خەڵکیش کە وشکە ساڵیەت ئەچنە دەرەوە و سوزدە ئەبەن بۆ خوای گەورە بۆی خوا جارێکی تر بارانیان بۆ بارێنێتەوە. جا تۆ سەیری ئەم ڕەگەزە دوورانە کە کۆی کردوێتەوە لە خەیاڵ و لە زەینی خۆیە، توانیوێتی ئەو وێنە گەورەی لێ پێک بکەینە کە ئێمە چارێکێک 20 دقە سەعات و 2 سەعات بمانەوێ قسەی لەسەر بکەین، هێشتا بە تەواوەتی ناتوانین ئەو وێنەی کە ئەو لە ئەو دێڕە شعریە نەخشاندوویەتی بە تەواوەتی وەسفی بکەین لە هەموو لایەکەوە. ئەوە هونەری جوانکردن و یاخود بڵێن وێنە کێشانە لە شعرەکانی مەحوی لە شعری شاعرانی ترە. ئەگەر هەر نەبێ بە با بڵێن قسەکردن هەندێک نمونە بێنینەوە. مەحویە فەرمێ وتم ئەو خاڵە چی بوو هەر کەڕەتێکت دەرخست، وتی داغێ بوو بە جەرگ و دڵی مەحویمانە. مانەکەی دیارە و پێویست بە زۆر وردەکاری ناکات. ئەم وتێتی بە دۆستەکەی بە خۆشەویستەکەی ئەو خاڵە چی بوو کە یەک جار دەرکەوت و ئیتر نەمبینیەوە. بەس تۆ بیر لەو کەرە خاڵ هەمیشە لە شوێنی دیارایە،
وانە چۆن هەر یەکجار دەرەکەوێت ئالیا تۆ مەجبوری بیر لە شتێکی دوورتر بکەیتەوە خاڵ وا بە گۆناوە وا بە چەناکەوە وا بە ناوچاوە و سوزان وا بە دەسەوە وا بە شوێنێکەوە کاواکو دەرکەوێت حتاگەر بەگەردنی شۆ بێت جارجار خۆهینەکەی لا ئەدا و ئەیبینێت ئەی باش ئەو خاڵەت چۆن ئەوەندە وەهایە کەواکو بڕوا بە جەرگ و دڵی مەحویا و داغێک بێتەوەوانە لە ئالێرا تۆ مەجبوری جگەل لەو مانای کە هەمومان لی تێگەین بە دوای مانایەکی زۆر دووری ترا بگەڕی ئەویش بەهۆی چی واگەڕی تۆ ئەزانی مەحوی وەکو چۆن عارفێکی گەورە بووە و شاعیرێکی گەورە بووە و خواناسێکی گەورە بووە بە هەمان شێوە شەرعزانێکی گەورەش بووە ئاگای لە سیرە و سنەتی پیاغەمبەری خۆی صلی الله علیه و سلم ئاگای لە چیرۆکە قورئانیەکانە ئاگای لە ژیانی سەحابەی ئەوانە ئەگەر دیقەت بێ ڕێکم چیرۆکەم لە یەک دوو شوێنی کێشە باسم کردووە ئەگەڕێتەوە بۆ ژیاننامەی سلمانی فارسی لای مامۆسای پێشوو خوێندبووی کەواکو ئەو پیاغەمبەرە کۆمەڵە لە سیفەتەکانی پیاغەمبەری خوێندبوو دوو لەو سیفەتانەی کە ئیشی پێی بوو ئەوەیە کە هەدیە وەرەگرێ بەڵام سەدەقە و زەکات و ئانە وەرناگرێت یەکێکیشیان دووهەمیان ئەوە بووە کە مۆرێکی پیاغەمبەرایەتی هەیە لای شانی ڕاستیەوە بەڵێ ڕۆژێکیان سلمان کە لە ناو باخا بێ خاونەکەی لەوێ بێ ئەڵێ ئەها ئەو خەڵکە پیاغەمبەری خۆی صلی الله علیه و سلم لەگەڵ چەند هاوڵێکیا لە باخێکی لە شوێنێکی تر دانیشتون قسەیان بۆ کات خاوەنی سلمان پێڵێ سەیدەکەی پێڵێ سلمان ئاسەبەتەیە خورما بەرە بوو ئەو هینە گونا حەلیاوە ساون دانیشتونەوانە بە تۆزی خورما بخۆن لای ئێمە ئەمی زۆر بە دڵخۆشی و ئەڕوا تەمانە بیسێ پیاغەمبەری خۆی صلی الله علیه و سلم لەوێ ئەڕوا و خورماکە دادە دەست پیاغەمبەری خۆی ئەڵێەوە هەدیەیە سەیدەکەم بۆی نارد پیاغەمبەری خۆی صلی الله علیه و سلم کە ئەبیسێ هەدیەیە خورمایەک وەرەگرێ و ئەیخوات چەند خورمایەکی تریش هەڵەگرێ و اینجا ئیدا بە هاوڵەکانی سلمان دڵی خۆشە بێ بەڵام خواخوایەتی ئەی نیشانەکەی تری چۆن دەرکەوێت ئەم لاولەکە لەو وەختە ئایا با هەڵەکات یان پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم ئەم لاولاکردنەی سلمان تێگا چییە مهم ئەوەیە سلمان ئاواتەکەی تەدی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەمێ کراسەکەی هەڵەداتەوە ئەو جلەی لەبەریەتی هەڵێداتەوە سلمان بەپەلە سێرەکە بینێ ئەو مۆری پیاغەمبەرایەتیەک لای ڕاستی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتر بە تەواوی تەسلیمە بێت و هەر لەوێ ئیمانێکی باش هێنێت و هەتا وەفاتی لەسەر ئەو وعدەی خۆی ئەمێنێتەوە ئەم چیرۆکە دووبارە بیخوێنەرەوە وتم ئەو خاڵەت چی بوو هەر کەڕەتێکت دەرخست ئیتر سلمان جارێکی تر خۆ ئەو خاڵەی نەبینیەوە تۆ ڕۆکەتە دەمی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەحوی بە ناوی سلمانەوە ئەڵێ بۆ هەر یەکجار دەرەچخست من حەزمە کرد بەردەوام ئەو خاڵە ببینم و ئیمانی خۆم زیاو بکەم چونکو ئەو ئیمانە هێنا چەسپی ئەمە ئیمانی زیاوە کرد بۆ هەر کەڕەتێکی دەرخست هەر مەحوی بە ناوی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوای بێداتەوە وتی داخێ بوو بە جەرگ و دڵی مەحویمانە باشە ئەوە هەر تەنها یەکجار بوو داخم کرد بۆ ئەوەی مەحوی بە معنای کەلیمە تەسلیمی من ببێت تاوان لێرە مەحوی خۆی خستۆ شوێنی سلمان واتە سلمان جەناب تەزانی داخ کاتی خۆی عەبد داخە کرا ناوچاوی داخە کرا یان شوێنێکی داخە کرا بۆی بناسرێتەوە ئەڵێ پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سلمان وەکو عەبدێک چۆن لە قسەی سەیدەکەی ئیتر بۆی نێدەرچی من هاتم ئەم داغەم نا بە دڵی تۆوە بۆ ئەوەی کەواکو هەرگیز لە قسەم دەرنەچیت و بۆ شێوە ئیمانم پێبێنی ئەمما ناقوڵە لای مەحوی نەبێ لەکوێی تر دەسەکەوێت طبعا وێنەش لە خەیاڵا دروست ئەبێ هەتا خەیاڵ فراوانتر بێ لە لای شاعیر ئەتوانێ وێنەی جوانتر پێشکەش بکە بۆ نمونە جیاوازی نێوان شاعیرێکی خراپ و شاعیرێکی چاک شاعیرێک کە قەسیدە و شعرەکانی بە بەردەوامی ئەمێنێتەوە و نەوە لە دوایینەوە ئەخوێنرێتەوە هێشتاوە ئەزانی تازەیە شاعیرێکیش کەس باسی ناکە و نامێنێت جیاوازیەکەیان لەوەیە خەیاڵی ئەم شاعیرە زۆر فراوانە کۆمەڵێک ڕەگەز لە سروشت و لە ژیان و کۆمەڵێک مانا هەڵ ئەگرێ کۆی ئەکاتەوە لەوانەیە 20 ساڵ لەمەوە پێش شاعیرێک شتێک ببینێ بەڵام دوای 20 ساڵیەت ئەو ڕەگەزە و ئەو شتەی کە لەلایەتی لە وێنەیە کابەکاری هێنێ بۆی هەتا خەیاڵەکە فراوانتر بێ هەتا خەلاقتر بێ و داهێنەرانەتر بێ ئەتوانێ وێنەی جوانتر و ناسکتر بێت یەکێکی تر لەو شتە جوانانەی کە مەحوی هەیەتی هەمیشە مەحوی هەوڵی یاوە کە
زمانێک لەگەڵ سروشتا بدۆزێتەوە بۆ بێکدا هاتنەوە لەما زۆر سەرکەوتوو بووە یعنی هەمیشە هەوڵی ئەوەی یاوەکە لەگەڵ سروش بدوێ هەمیشە هەوڵی یاوە بچوێ بە سروشت یعنی بۆ نمونە تەفسیری حاڵەتێکی ذاتی خۆی بکە بە فەسڵی بەهار تەفسیری حاڵەتێکی تری ذاتی خۆی بکە بە بەهاوینێکی تر بە پاییزێکی بە زستان وە لەمایە زۆر سەر لە دۆزینەوەی هەر چوار زمانەکەیە هەر چوار بوارەکەیان زۆر سەرکەوتوو بووە دیقەت بە ئەڵێ چی ئەڵێ لە ئیعجازی مەحەبەت چار فەسڵم جوملە بۆ جەمعە باشە ئیعجازی مەحەبەتی من معجزەی مەحەبەتی من وایە هەر چوار فەسڵەکەم بە یەک و کۆ کردوتەوە چۆن سروشکم سوورە ڕەنگم زەردە لێوە موشکە چاوم پڕ چۆن چوار فەسڵێک کردوتەوە ئەڵێ سروشکم ئەوەندە گریاوم ئەو لە چاومە نەماوە کە ئینسان ئەو لە چاوی نەمێنێت بە کاتی گریانە ئیتر خوێنیە سروشکم وڵێ فرمێسکم ئەوەندە گریا ئەم سوور بووە ئەوە لە چێ لە گوڵە سووری بەهارەچێ ئەوە یەک کەواتە بەهار دوو ڕەنگم زەردە ئەوەندەش بێتاقەتم ڕەنگم زەرد بووە وەکو پاییز چۆن ئەو گەڵا زەردانەی لێ بێتەوە کەوێتە خوارەوە دارەکەش ڕەنگی زەرد هەڵەگەڕێ بۆ چونکە ژیان و سەوزاییتیان نامێنێ زەر دەبێ ئەڵە منی ژوان لێ هاتووە سێ ئەوەندەم خەم و خەفەری دنیان خواردووە لێوە موشکە تەماشاکە مەشهورە ئەوەی کە ئەڵێ کانی وشکە بێ زەوی وشکە بێ لەکەیە لە هاوینە ئەڵە مژی ڕەنگ و ڕوو موشک بۆتەوە لێوە موشک بۆتەوە زانی لە هاوینە چم چاوم تەڕ ئەڵێ چاوم بەردەوام فرمێسکی لێتە خوارەوە ئەمە تەشبیهەکە بە زستان کە بەردەوام بارانە بارێ هەر چوار فەسڵەکەیە زمانی بە یەکدا هاتنەوەی لەگەڵ سروشت و دەوروبەری خۆی و هەر چوار فەسڵەکە دۆزیوەتەوە زۆر زیاتر ئەوە مەحوی لە ئەگەر بمانەوێت لە ڕوانگەی شیعرەکانیەوە بڕوانین بۆ ئەوەی بزانین زانست و زانیاری چۆن بۆ بەڵێ بێگومان ئێمە ئەتوانین کاریگەری و ئەسەری هەموو ئەو زانستانی کە خوێندوێتی لە سەردەمی فەقێتی و کاتی مەلایەتی و ئەو زانستانی کە کۆی کردوتەوە هەمویان ئەسەر و کاریگەریەکانیان دیارە لەسەر شێعرەکانی یعنی ئەگەر تۆ شێعرەکانی مەحوی بخوێنیتەوە کاریگەری ئەو علمانە بە هەموو شێوەیەک ئەبینی مەسەلەن زۆر جار دەستەواژەی فقهی بەکارهێناوە کە زانستی فقهی خوێندووە هەندێک جار فەلەکناسی بەکارهێناوە وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت لەو بێتە شعریە مەحوی کاریگەری فەلەکناسی و جوگرافیا بەرجەستە ئەکا چونکە پێمان ئەڵێ تیشکی خۆر کە کاتێک گێت ئەیا لە زەوی ئەو شێیە و ئەو تەڕیە و ئەو ئاوەی کە لە ناو زەویە هەیە ئەیکا بە هەڵم ئەچێتە سەرەوە ئەبێ بە باران و جارێشتر ئەبارێتەوە ینی وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت ئەشک و ئاهی ئێمە گەرمە گەرمێکی شێدارە بەچی سەر ئەکەوێ بەهۆی ئەوەی کە ئەو خۆرە ئەو مەها ئەو خۆشەویستە ئەو فڵان کەسە وەکو خۆر دەرکەوتووە لێرەوە ئەشک و ئاهی ئێمەی بەرز کردوتەوە و سەری خستۆ بەرەو سەرەوە کە ئەمە دلیل لەسەرەوەی کە مەحوی زانیوێتی ئاو شێ لەسەر زەوی بەرز ئەبێتەوە و ئەچێتە ئاسمان جارێکتر چڕ ئەبێتەوە بە هەور و بە باران و ئەبارێ ئەوەی کە لە زانستی منطقا مەسەلەن باسم کرد فەلسەفە بە هەمان شێوە گەرمانەوە قسەی لەسەر بکەین هەموو ئەو زانستانەی کە مەحوی خوێندوێتی وەزانیوێتی و شارەزای بووە هەمویانی تەوزیف کردو جا گرنگترین شت لە شعری شاعراندا بە تایبەتی لە لای مەحوی ئەوەیە کە زانستەکان لە قاڵبێکی شعری و جوانیە پێشکەشەکە چونکە زانست بەرهەمی عەقڵە شعر بەرهەمی دڵ و سۆز و خەیاڵ و عاتیفەیە ئەم دوو شتە لە یەکتری جیاوازن تۆ بتەوێت بەرهەمی عەقڵی وەکو شعر پێشکەشکەی قسەکانت وەکو فەیلسوفێک دەرەچێ تاموچێژی شعری نابێ بەڵام زانایی و لێزانی و وەستاکاری شاعیر لەوەیە دەرەکەوێ ئەو زانستانە کە بەرهەمی عەقڵن بێ قاڵبێکی شعری جوانکاری لەبەر بکە وەکوڵێ بە قاڵبێکی سۆز و عاتیفە و خەیاڵ دایپۆشێ پێشکەش بە خوێنەر و گوێگرەکانی بکە بۆ ئەوەی هەم چێژی شعری لێوەربگری و هەمیش هەستکەی کە ئەوە زانستێکە لە ناو شعرەیە هەیە
ئەفەرمێ ئاوی تیغی وەقفی هەر توشنە لە بێکە من نەبێ کاریگەر بێ یا نەبێ لەم مەزڵەمە دادێ دەکەم. گلەی هەیە لە خۆشەویستەکەی، ئەڵێ ئاوی تیغەکەی ئەدا بە هەموو ئەوانەی کە تینون ئاویانەداتی و شەهیدیانەکا و ئەیانگەێنێ بە مرادی خۆیان ئللا بۆ من نەبێ، بەڵام وعدە بێ من ئەمە زوڵمێکە لێمە کرێ، ئەبێ من هاواروداد لێ بکەم، جا ئیسیفادە هەبێ یان نەبێ کێشە نییە. معناکەی بە ئەنازەیەک ڕوونە، بەس ئەگەر ئەی هێمایە بۆچی کاتێک کە وشەی مەزڵەمە ئەبینیت و باسی دادگا و مەحکەمە بۆ ئەکات چیت بیرەکەوێتەوە؟ من وا بزانم ئەوەی ئاوەنەی من ئاگادارم لە دیوانی مەحویا یەک جار وشەی مەزڵەمە بەکار هاتووە، من شتی کەم نەبینیوە، نازانم ئەگەر جەنابتان شتێکتان لابێ. مەزڵەمەی بۆچی بەکارهێناوە؟ تۆ دیقەتی تاریخی ئیسلامیدا یەک جار مەزڵەمە دیوانی مەزڵەمە دامەزراوە، وایە لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە کاتێ کە چی کرد؟ کاتێک کە خەناعەتی وا بوو مام و باو باپیری ئەوان کۆمەڵی پارەی زۆریان کۆ کردوێتەوە بەشێکی بە زوڵم لەو خەڵکیان سندووە، بۆیە دیوانێکی دانا بە ناوی دیوانی مەزڵەمە. داوای کرد هەر کەسێ بە زوڵم ماڵی براوە، کەلوپەلی براوە، خان و چی هەر شتێکی لێداگیر کراوە بابێ لەوێش کاتی خۆی بکات و حەقەکەی خۆی وەربگرێتەوە. جا ئیتر خەڵک کەوتنە ڕێ، هەموو کەسێ هات دوو شایەتی ئەهێنا، یا شایەتێکی ئەهێنا یا سوێنی خوارد، مهم ڕێگەیەکی دلیلی ئەهێناوە کە ئەمە زوڵم لێ کراوە و فڵان شتم لێ براوە. عومەری کوڕی عەبدولعەزیز فەرموو دەی زوڵمەکەی ڕەفعکەن و مەهێڵن زوڵمی لێ بکرێ و هینەکەی بنەوە، پارەکەی یا مڵکەکەی بنەوە یا ماڵەکەی بدەنەوە. مەحوی لێرە زوڵمی لێ کراوە، ئاوڕێی لێ نادرێتەوە، مەغدورە، بەس مەغدورەکە مەغدورێکی معنەویە، شتێکیش کە لە ڕووی دڵەوە بوو زوڵم و لێکرا بوو هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە، بۆیە ئەو مەحکەمەی کە دانراوە مەحوی هیچ دلیلێکی پێ نییە کە زوڵمی لێکراوە، بۆیە ئەو دادگا کە دانراوە هەموو کەسێ ئیستیفادەی خۆی لێکات، هەموو کەسێ حەقی خۆی لێوەردێ من نەبێ، بەڵام باوەڕی بە عەدالەتی تەواوی خۆشەویستەکەی هەیە. جا ئەڵێ من شکاتەکەی خۆم هەرەکەم لەو مەزڵەمە، ئەو مەزڵەمە دادی هەرەکەم، سکاڵایەکی وەزعی خۆمەکەم، ئیتر ئەگا یا ناگا ئەویان نازانێ. ئەگەر خۆشەویستەکەیشی وەکو ئەم ئەهلی دڵ بێ ئەوە لێی تێگا، ئەگەر وانە بێ لێی تێناکە. جا ئەم حکایەتکردنی عومەری کوڕی عەبدولعەزیز و دانانی دیوانی مەزڵەمەوەمانە پێویستی بەوە هەیە شارەزایەکی باشت هەبێ و لەو دەستەواژانە لێی تێبگەی بۆچی ئەمانەی لەکوێوە هێناوە. ئەگینا وەکو ڕوبەڕوو لە ڕاستیە شتێکی تۆ نایبینی و توانی بە ئاسانی بەسەر معناکەیە تێپەڕێنی. دیوانی مەحوی پڕە لەم دا و وەکو ئەڵێ هینە کە ئینسان پێویستی بە وردەکاری هەیە بۆی لێی تێبگات. مەحوی تەواوی ژیانی یەکلایی دەکاتەوە بۆ خزمەتی ئاین و ئەدەبیات، بەو شێوەیە لە خانەخاکەیدا خۆی تەرخان دەکات بۆ وانە گوتنەوە و کۆڕ و کۆبوونەوە و ئامۆژگاری و خواپەرستی. بەو جۆرە بەردەوام دەبێت لەسەر ڕێبازەکەی خۆی تا لە 26 ئەیلولی 1906 کۆچی دوایی دەکات و هەر لە ژوورێکی خانەقاکەی خۆیدا بە خاکی دەسپێرن.